تۆڕی کارەبایی نیشتیمانی لەسەر ئاستی پارێزگاکان بە تەواوی بەیەکەوە بەستراوە و بە گوێرەی خواستی هاوبەشانی کارەبا دابەش دەکرێت لە ڕێگەی کۆنتڕۆڵی کارەبای هەرێمی کوردستانەوە. ئێرە کۆنتڕۆڵی ناوەندی هەرێمی کوردستانە کە بەرهەمتەیدا کۆ دەکرێتەوە و دابەش دەکرێت بەسەر پارێزگا و ئیدارە سەربەخۆکاندا. ئەوەی کە گرنگە لەم کۆنتڕۆڵەدا کە لە ساڵی 2008ەوە دامەزراوە ئەوەیە کە سەلامەتی تۆڕەکانی کارەبایان لە ئاستۆیە و ئەو بەرهەمەشی کە لە کۆی هەرێمی کوردستان کۆ دەکرێتەوە لێرە بە پێی و ڕێژەی کە دانراوە دابەش دەکرێت. ئەم خشتەیە نیشانی دەدات خواستی هاوڵاتیان بۆ کارەبا بەرزترە لە ئاستی بەرەمێنان. وەزارەتی کارەبا تاقیکردنەوەیەکی سەرتاسەری بۆ بەرەمێنانی کارەبا کردووە و خواستی پارێزگاکانی وەرگرتووە. کتێبێژی وەزارەتی کارەباش دەڵێت دەرکەوتووە هیچ جیاوازیەک ناکرێت لە دابەشکردنی کارەبا لە نێوان پارێزگاکان. چۆنیەتی ستایڵی ژیان و با بڵێن بەکارهێنانی وزە لە ناوچەکانە ڕەنگە ئەوە بۆ خۆی فاکتەرێک بێ جیاوازی دروستکە. سەرنجی دەبینین لەسەرەوە بۆ کە پێی ژماری دانیشتوان بێ لە ڕاستیە خۆی ژماری دانیشتوان واتە ژماری دانیشتوانێک کە کارەبا بەکاربێنێ. ئێمە هەموو دانیشتوانەکە و هەموو هاوبەشەکانمان فول کردووە. یعنی ئەوان بڕیارەدەن چەند کارەبا بەکارهێنن و ئەوان بڕیارەدەن چەند ڕێژە کارەبایان دەوێت. لە هەرێمی کوردستان 3 هێڵی گواستنەوە هەیە 11 kV و 32 kV و 132 kV. بڕیاریش وایە لە دوای تاواکردنی و هێڵانەی کە لە ژێر چاکسازیدان و ئەوانشی کە تازە جێبەجێ دەکرێن 500 مێگاوات کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی و شارۆچکەی چۆمان بۆ تۆڕی کارەبای نیشتیمانی زیاد ببێت. زیاتر لە 22 پرۆژەی کارەبا کە خۆی لە محەتاتی گواستنەوەی کارەبا لەگە هێلەکان دەگرێت جێبەجێ کرایە و تەواوش بووە. مەزموعەیەکی ترش هێلی تر لە سولەیمانی بۆ نمونە هێلی 132 kV بازیان ڕانیە کە هێلێکی گرنگە بە درێژای 105 کیلومتر وا لە ژێر جێبەجێکردندا ئینشاءالله مانگی نۆ موعیدەتی تەواو ببێت. 1,700,000 هاوبەشی کارەما لە هەرێمی کوردستان تۆمار کراون. 14 وێستگەی کارەبا لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە. 7,000 مێگاوات ژێرخانی کارەبایە لە هەرێم. 3,100 مێگاوات بەرهەمهێنانی کارەبایە. 4,200 مێگاوات خواستی هاوبەشانی کارەبایە. لە ئەنجامی ئەو تێستەی کە وەزارەتی کارەبا کردوێتی بۆ خواستی هاوبەشان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان، پارێزگای هەولێر 143.57 و پارێزگای سلێمانی 127.1 و ئیدارەی سەربەخۆی گەرمیان 104.7 و پارێزگای دهۆکیش 124.6. سەرڕای نەبوونی سوتەمەنی پێویست بۆ تەواوی وێزگەکانی کارەبا لە هەرێمی کوردستان، نەبوونی کۆنتڕۆڵی خواستی هاوبەشان و 125 وزەی ونبوش ئەیکێکن لە گرفتە سەرەکیەکان. ڕێناز سەعالی کوردستان 24 هەولێر.